بۆیە بەڕێزەکان بابەتی زەواج حەزەکەم ئەم پەیامە جوان بگات. زەواج بۆ مناڵە، بۆیە تکام وایە هەر یەکەتان کە بیل لە مناڵ لە زەواج دەکاتەوە بیل لەوە بکاتەوە مناڵ بخاتەوە. شتێکی نایشارمەوە لێتان. من قەناعەتم بە ئیشی ئافرەت نییە لە زەڕوورەتانە بێت، بە تایبەتی لە بواری طبیە. پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم چۆن ئافرەتی بردووە بۆ نێرسین و بۆ جیهاد و بۆ تەداوی و بۆ خزمەتکردنی ئەو خەڵکەی کە لە بنی نار بوون یاخود نەخۆش بوون. من ئیمانم بەمە هەیە، لەبەرە باشترین حەقلێ کە ئافرەت ئیشی تیا بکە دوو حەقلە. بابەتی تەندروستیە کە لە پیاو باشترن بۆ نێرسین و بۆ خزمەتکردن. بابەتی دووەمیان بابەتی پەروەردەیە کە ئەوەی بە ئافرەتێک لێ بە پیاو ناکرێ. غەیری ئەم دوو حەقلە ئافرەت بەرم کە ناسی پێ بکەم لە سەجادە ئیمانم پێی نییە. ئافرەت بەرم بیخەمە مەعمەلێکەوە ئیشی پێ بکەم ئیمانم پێی نییە. ئافرەت بەرم وەکو هیندستان دوو بلۆک بم بە کۆڵیە ئیمانم پێی نییە. ئافرەت بەرم وەکو سین لەسەر عەرەبانەیە داینێم لە بەیانیەوە هەتا وەکو ئێوارە لە دوکانێکا بە یاخود عەرەبانەیەک لەفە بفرۆشە ئیمانم پێی نییە. ئافرەت ئەبێ ڕێزەگیراو بێ. ئافرەت خوای گەورە بۆ کارێکی گەورە دروستی کردووە، گەورەترین مەعمەلیشی یاوەتێ کە لە سەر زەویە ئەو مەعمەلە هاوشێوەی نییە کە دروستکردنی ئینسانە. ئەو مەعمەلەی کە ئافرەت ئەتوانێ ئینسانی پێ خەڵق کا پێ دروست کات لەناو خۆیە و مناڵێکی تر بخاتەوە کە ئەویش توانای دروستکردنی مناڵی تر و وەچەی تری هەبێ، ئەمە لە هیچ شتێکانێ لە ئینسانە نەبێت.